بناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاچی پێشەوامان، نووری چاو تاجی سەرمان، محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی هەتا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارەش لە بەردامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەتتان گەیشتمەوە. ئێمە هەروە باسی نەخۆشیەکانی دڵ دەکەین، ئەو نەخۆشیانەی کە بەڕاستی ئێمەی مەحروم کردو لەو هەموو فەزل و عەتا و نور و بەرەکەتەی کە خوای گەورە ئەینێرتە خوارێ بۆ بەندەکانی خۆی. تەوان ئەو نەخۆشیانی کە تووشی دڵ دەبن دوو بەشن. بەشێکیان گومان و شکە کە پێ دەرێن لە شک و گومان لۆی دروست دەکا، بەشێکیان شەهەواتە، یەکیان شکووکە ئەویتکەیان شەهەواتە. زۆری هەموو ئەوانەی کە ئەو نەخۆشیانێک کە دڵن کە تووشی دڵ دەبن لەو دوو بابەتەیەوە، یان لە شک و گومان لۆی دروست دەبێ یان لە شەهەوات لۆی دروست دەبێ. یەکێک لەوانەی کە لە شک و گومان دروست دەبێ ئەوەی شکت هەبی لە دووشتی خودای گەورە. یەکەمین شکت هەبی لە قودرەت و توانای خوای گەورە. دووش شکت هەبی لەو بەڵێن و پەیمانانی خوای گەورە کە دایتی لە وعد و لە وەعیدی، هەم لە وعد و بەڵێنەکانی هەم لە تۆڵەسەنەوە و سزاکانی. سبحان الله، ئەمە زۆر خەتەرە ئازیزانم. ئەوە نەخۆشیێکی دڵە، بەس نازانی کە من ئەو نەخۆشیم لێ ئێوە نابینن، ئەو نهێنیە بینی خۆم و خودای. ئەو پەیداکردنی شک لە قودرەتی خوددا، لە دەسەڵاتی خوا، لە پێکرانی خوای گەورە، یان شک و گومان پەیداکردن لە وعد و وەعیدی خوای گەورە، سبحان الله عەکسی یەقینە، بەزەبەت عەکسی یەقینە. کەواتە ئەتوو ئەسڵەن یەقینە دانەمەزراوە. هەر کەسێک ئیمانی بە یەقین دانەمەزرێ، سبحان الله دڵی نەخۆشی شک دەبێ. کەواتە دەبی زۆر ئاگامان لە خۆ بی. بەوەڵڵا قەسەم ئینسان نابێ هیچ گومان بکە لە قادر و لە مقتەدری خوای گەورە، کە خوا ئین الله قادر على كل شيء، خوا قادرە لەسەر هەموو شتێک، هەموو شتێک و هەموو شتێکیشی پێ دەکرێ. نابێت تۆس قاڵێک گومانت هەبی کە خوای متعال ئەو خودایە قادر و مقتەدرە هەموو شتێکی پێ دەکرێ. نەکەی شەیتان گومانت پێ ببە، نەکەی شەیتان زەفەر بە دڵت ببە، گومان و شک باوێتە دڵت کە خوای گەورە ئەگە دەسەڵاتی هەبایە ئەوەی دەکرد، ئەگە دەسەڵاتی هەبایە ئەو زاڵمەی لە ناو دەبرد، ئەگە دەسەڵاتی هەبایە وەسعی غەزەی چا دەکرد، ئەگە دەسەڵاتی هەبایە ئەو زاڵ مستەمکارەی نەگرۆ دەکرد و وەری دەجێڕە. ئەوە ئیشی تو نییە، ئەوە ئیشی تو نییە. ئەتوو دانانیشی خەریتەی لە بۆ خوای گەورە دانای، ئەتوو دانانیشی پێشنیهادی لە بۆ خوای گەورە بکەیت. خوا بەخۆی عالیمە بە سابق و بەلاحق، خوای گەورە عالیمی کولی شەیئە. لێ بەخۆی دەزانی کەنجی بە جواب دێ، کەنجی بە جواب دایە، کەنجی دوعات قبول دەکا، کەنجی دوعات قبول ناکە، کەنجین ئیشەکەی دەکا و کەنجین ئیشەکەی ناکە. خوای گەورە بە حکمت دەزولێتەوە، خەوەکی مەی بێعەقڵ و ناحەکیم نین کە هەموو ئیشەکانمان بێسەر و بەرە. خوا ئەلحەکیمە، هیچ ئیشێکی بەبێ حکمت ناکە، هیچ ئیشێکی بەبێ علم ناکە، هیچ ئیشێکی بەبێ پند و وانە ناکات. ئازیزانم، ئەوەن زۆر یعنی کاتێککە دەبینین کەسێک زۆر دوعا دەکا، هەر دوعایەکەی قبول نابێت، چەند سارێک خەریکی دوعا دەبێ دوعایەکەی قبول نابێت، ڕاست شک و گومان پەیدا دەکا لە دەسەڵاتی خوای گەورە،
لە قادر و مقتەدیری خوای گەورە، یان لە بەجێهێنان و وعد و وعیدەکانی، لە جێهێنانی ئەو پەیمان ئەو بەڵێنانی کە دایتی یان ئەو ترسانی کە دایتی. کورامە زۆر خەتەرە، زۆر خەتەرە ئازیزانم. نەکە شەیتان زەفەرمان پێ ببە. سبحان الله، حتى ئەو دوعایانی کە دەیکەین، زۆر جارە ئینسان کە دەبینی زۆر دوعای دەکەی لە زاڵمێک، لە ستەمکارێک، لە کەسێک ئەوەندە دوعای دەکەی کە دوعایەکەت قبول نابی. معنای ئەوە نیە تو بێ شک لە خوای دەسەڵاتدار پەیدا بکەی، نا، ئەتو ئەستە وەرە شک لە خۆت پەیداکە زارێ. ئایا بەڕاستی دوعایەکەم خاڵسە مخلیصمان بووە؟ ئایا بەڕاستی دوعایەکەم ئاوا بووە کە قبول ببێ؟ بەڵام ئەگەر قبول بووە، خوا بە خۆی دەزانی کەنجین جوابت دەداتەوە. چکە ئەو دوعایانی کە دەیکەیت دەبتە سێ بەش. یان ئەوەتە خوای گەورە دەست بە سێ جوابت دەداتەوە، دەست بە سێ جوابت دەداتەوە. دووەمین، یان ئەوەتە خوای گەورە ئەو وەختی کە پێویستە جوابت دەداتەوە، یان ئەوەتە خوای گەورە لە دەفتەری ئەعمالت لۆ دەکاتە چاکەم دەنووسرێ، کەواتە یەک کەرتە دوعاش خەسار نابی. هەموو دوعایەکان جێ خۆی دەگرن، بەڵام ئەتوو بە پەلەی، ئەتوو تەنگاوی وە دەزانی ئەگە دوعایەکەت ئێستا قبول نەبی دنیا وێران دەبی. والله هەزار دوعاش قبول نەبووە، هیچیش وێران نەبووە. لێکەواتە ئەزەم تۆ تەنگاوی. ئافرەتێک دەجێرتەوە دەڵێ زۆرم حەز لە ئامۆزایەکی خۆم دەکرد، زۆر بەڕاستی حەزم لە ئامۆزایەکەم دەکرد، زۆر پارابەوە خوا بە قسمەتم کە ڕاست ئامۆزایەکەم چوو ئافرەتێکی کە هینا کە ڕاست لە کانسەفیەم فرێدا، حیجابم فرێدا و نوێژیشم تەرک کرد. تاوان داکەم زۆری پێگوتم کچم ئەوە چ دەکەی؟ ئەوە لە خوای هەردەگەڕێەوە، ئەوە عکسی ئەمر و ئیرادەی خوای گەورە دەکەی، بەدبەخت ئەوە چ دەکەی؟ گوتم وەڵڵا دایە یەک نوێژی لۆ ناکەم، یەک سوزدەشی لۆ نابم، یەک ئەمریشی جێبەجێ ناکەم، مادام ئەو دوعایە گچکەم هەموو لۆی جێبەجێ نەکردم. ئەلمهم گوتی تەمەڕودم کرد و تەواو گوتی خزمەک ئامۆزایەکەشم چۆشلەکەی هینا، گوتی ساڵێکی پێچ و ئەوانە لێیان بۆ ناخۆشی و ئامۆزایەکەم زلەکەی تەلاقدا خەنێ بوو، ئەو خوایە خەنێ بووم دەی بە قسمەتم مێم حەوڵەکەمدا گوتی وەڵا ئەمنی هینا. گوتی ئەمنی هینا، تی بە حەقی قورئان بەس یەک مانگ لەکنی حەوامەوە، یەک مانگ. گوتی نەمزانی ئەو ئامۆزایم تەبیعەتی قوسەڵ قورتە، ئەوەندە تەبیعەتی ناخۆشە. هەزار دوعام دەکرد خوای پەشیمانم بەس لە کۆڵ ئەو ئامۆزایم کەوە. گوتی بە هەزار واستە واستەکاری هەتا لە مەحکەمەی لەو ئامۆزایم جودا بوومە و خۆم لە دەستی نەزاتە. ئەوجا پەشیمان بوومە و حیجابەکەم لەبەر کرد و سەفیەکەم لەبەر کرد و زۆر زەلیل و زەبون و پەشیمان بووم بەرامبەر خوای خوایە ئەمە ناماقولیم کرد. ئەم نەمزانی ئەوە هیچ خێری تێدا نیە کە ئەمن ببمە خێزانی ئەو ئامۆزایم. زۆر لە خوشکانی بەڕێزم ئەو کێشەیان هەیە بەڕاستی، زۆر دوعا دەکەن، زۆر دەنووزێنەوە لەبەر خوا قسمەتێکیان بدا، یان یەکەکی بەدڵی خۆیان حەزیان هەیە قسمەتی بی کە قسمەتی نابی. ئەستەغفر الله، گومان پەیدا دەکەن لە قادر و مقتەدیری خوای، لە دەسەڵاتی خوای، لە پێکرانی خوای گەورە، لە ئەمر و ئیرادەکانی خوای گەورە. ئەمە کوفرە عەزیزان، ئەمە کوفرە. ڕاستی ئینسان دەبی هیچ گومانی نەبی لەسەر ئەوەی کە خوای گەورە هەموو ئیشێکی پێدەکرێت، بەڵام یەک خاڵ هەیە کە لە بیدایەتی محاضەرەکانی ئەم سیلسیلەیە کە باسم کردی ئەویش ئەوەیە کە دنیا جێی ئیمتیحان و ئیختیبارە، جێی خۆشی و شادی و پاداش و تۆڵە نییە. ئازیزانی من، خوا نەیکردیتە عادەت ئەوەی هەر شتێکی داوە بکە بیداتێ، یان هەر شتێکی حەز لێ بوو خوا بەدڵی بکەشتی، وان نییە. ئەو لە بەهەشتێ هەیەەوە، لە بەهەشتێ ئارەزووی وە فیها ما تشتهیه الأنفس وتلذ الأعین. ئەوەیە بەهەشتە کە هەموو شتێکی حەز لێ لێیتی و ئەوەی ئارەزوو دەکەی لێیتی. بەڵام دنیا جێی ئیمتیحان و ئیختیبارە، ئیمتیحان و ئیختیباری بە خۆشیش دەکرێت بە ناخۆشی دەکرێت. وەنەبلوهم بالخەیر والشەر فتنە. خوای گەورە دەفەرمێ ئێمە هەم بە ناخۆشی و ناڕەحەتی و هەم بە خۆشی و شادی ئێمە ئیمتیحانی بەندەکانی خۆمان دەکەین. کەواتە کە خوای گەورە دوعات قبول ناکە، وەڵڵا لەبەرە تویتی ئازیزی من، بە حەقی قورئان لەبەرە تویتی. تو نازانی ژیانت خۆش دەبی لەگەڵ فلانە کەس یان نا، بە تەسەووری خۆت باشترین کەسە، ئەو فارسی ئەحلامتە، ئەوە خەون و خەیاڵەکەتە. ئەگە بێت و بە قسمەتت بێ ئەتو دەبێ ئەسعەد الناس فی الدنیا. کاکەوە نییە بەخوای، بەخوای وەچی ئەو خوشکە لێدێ تەمەنا دەکەی بەس هە تەلاقدا و هە جودا ببیەوە. ئەسڵەن ئیشی خۆت بەخوای گەورە بسپێرە. لۆ ئێمە ئیستیخارە دەکەین لە ئیشەکانمان، چکە خوا مەسلحەتی ئێمە باشتر دەزانی، چکە خوا ئێستاش دەمان بینی، دوایش دەمان بین و وەدەزانین چ دەکەین. خوای گەورە ئەوەی کە پێی باشە ئەوە مامەڵەمان لەگە دەکاتن، نەک ئەوەی بە ئێمە باشە. کەواتە دنیا
زي اختبار وامتحانه زي أولني أترك هر کس چی دبتو خواهد ناوی ببا يعني هر أرزو كده هي خواه بدهتي دي كواتا باش مالو تسيا ما دام يكسر خواه هر کس چی ويستم لناوي بباو هشتكم أرزو كر خواه دايمي وهراز بهشتك لو قوري هيت بيسمان ببهشتو جهنم نيا بوي كواتا عزيزان تبي أم خالق جرينجا زور باش بزانم دنيا زي امتحان اختباري بندكانا لا خداي قورا خداي جل وعلا خوا امتحاني إيه مدكا خوا اختبار ما دكا دنيا نكرت زي جزاء وباداشت نكرت زي وعد ووعيد نكرت زي انتقام طول الصدوة أي قيامة بوتسي هي أي باهلو جهنم بوتسي هي إما همو ما لنا امتحاني همو ما بخوشي وبناخوشي لنا امتحاني أجا صاغي أجا دولة مندي أجا بدا صلاتي أجا عالمي أجا هاد سي أو همو امتحانه وأجا نخوشي أجر درتاني أجر فقير ودسكرتي أجر مندال الزورة أجر نخوشي أجر مصدومي أجر لسزني أجر غدر ليكراوي أجر مال خراوي بش خراوي حرج تقبي أوش امتحانه والله خواي قورا أفرميتنا دفرميت مصدومي والله حقتكم ولو بعد حين أمن أي مصدوم أي أو كسي غدر ليكراوي والله خواي انتقامي تو دكاتوا بەڵام ئەو وەختی کە ئەو دەی هەوێ ئەمە نازانین کەنجین باشە خوا ئینتیقام دە و عەبدەی خۆی بکاتەوە ئێمە نازانین دوای ئەتوو داوای لە خوای دەکەی ئینتیقام لێ بکات و خۆشەر نییە لە دنیای ئینتیقامی لێ بکاتەوە ئەی قیامەت بۆ چ دانراوە ئەدی جەهەنەم بۆ چ دانراوە ئەی بەهەشت بۆ چ دانراوە دەیکەواتە بەڕاستی ئێمە بە هیچ شێوەک نابی بە هیچ شێوەک گومان بکەینە قدرەت و دەسەڵاتی رب العالمین و گومان بکەین بەو وعد و وەعیدانەی کە دایتی هاي قولك كوعد نصرة إيمان داراني داين ونيا وكان حقا علينا نصر المؤمنين هاي قولك فرمي حقا لسر إيما واجب لسر إيما نصرة سركوتني إيمان داران بدي باشا يكمل نسيتي هاي قولك فرميتي تسي مؤمنين وكان حقا علينا نصر المؤمنين تخوا إيمان داري حقي ها تخوا أو إيمان دارين كخوا بيغمبري خوا ده هوي أخي كاكوتا هرتي ضلي منا بري للرياية بري لحسودية بري لعجبة بري لغرورة بري تكبرة خوا إيمان لشيء زي دبتوا عزيزام بس بيمري إيمان لشيء تساوم جناحة جيب جناحة زارم جناحة دسم جناحة معيدم جناحة ضلم بر جناحة قاسم هزار جناحة كذا أخي كإيمان داري كم دورة لوم ثابت كإيمان داري كنجي من براسي إيمان دارتي حق بوم أو وقت نصري خواي قور حق لبوم والله براسي إما ونين كاكا مهر غرورة كما يقرتوا خمان بي شيخي صنعانة كاكا وني والله ودي صد ظلمي دكي كاكا ظلم لخزاني خود دكي ظلم لمن دالي خود دكي بعدالة لبين الناس وليوا ظلم لخشككان دكي ميراتي عند خوي ظلم لبراد دكي حقي دكي ظلم لزيران ظلم لهمو خلتي دكي لو وظيفة كدوام دكي ظالمي لبروي بحقي خوي دوام ناكي او إشي كلا بندست بحقي خود او إشي انزام نادي او انا همو ظلم هسش بيناكي كاتشي من سبحان الله بياو صالح كاني قديم كاتي كتعاملي عندك زور بوردي تعاملي عندك الشيخ مصطفى الشيخ عبد الله كل الشيخ مصطفى رضا ورحمتي خوالي بي او قلمي كلا دائري بو نيده هنا ولا مالي إشي بيبكا نا تقول تقول ملشي دولته حرام لسا من بس دبي إشي دولتي بيبكا نابي إشي خومي بيبكا كرا إما قاران بقرده وآوه دبي پیرژن لگول کسوری ده پسته و هم حرامه چی دخوین او زدین لشته چی ورده پیسیده سبحان الله عزیزان بزعنا انسان كدري كاكا خواي قورو وعدي سركوتني مسلماناني داوا خواي قورو وعدي انتقامي داوا لظالمان اخا او وقتي امن مسلمانك بم بخوم ظالمك انا بم بخوم سيد قطب هزار رحمتي خواي بي لتفسيري او ايتي وكان حقا علينا نصر المؤمنين سبحان الله زور خالي زور ورد بازدك بيم خوش بقرين وصر تفسيرك كفي ظلال القرآن اللي سيبر القرآن براستي لو يشتكي بازدك عن زورشتي غريب بازدك يك خالي بازدك يك خال دفرمي دزاني كان جي خواي قورا نصر إيمان داران دداتن كادر حق لصر من كنصر إيمان داران بدم در أو وقتي أو باطلي كأو حقي بران برا وستايا أو باطل صد صر حق بي عفوا صد باطل بهيس حقي تيدان بي وأو مسلمانان حق صد حق من هيس باطل تيدان بي
بەڵام وە نییە کاکە سەد باتڵم تێدایە عوجب باتڵ نییە غرور باتڵ نییە تەکەبر باتڵ نییە زوڵم باتڵ نییە ئەوە هەموو باتڵە لەو حەقەیدایە یەکەواتە ئەم هێشتان حەقەکی 100% نیم مستحقی ئەوە بم کە خوای گەورە نوسرەتم بدا و زۆر جاران باتڵەکەش هەندێک حەقی تێدایە لۆی هەتا ئەو حەقە نێتە دەرێ 100% باتڵ نەبی خوای گەورە باتیلەکەی ناڕوخێنیتن دەواتە ئەو مەسائلانە ئەو معادلانە زۆر وردن ئازیزانی من بەخوای ئێمە ئەوها بە ئاسانی لێحاڵی نابین جا بۆی نەکەی شەک و گومانت هەبی بەرامبەر قادر و مقتەدر و دەسەڵات و پێکرانی خوای گەورە نەکەی شک و گومانت هەبی لەسەر هەموو وعد و وعیدەکانی خوای گەورە کە خوا بۆ خۆی حەکیمە و هەر بە خۆی دەزانی چ دەکاتن تاکو دیدار و باسکردنی نەخۆشیێکی تری دڵ وەسەلام عەلەیکم ورحمة الله وبركاته.